خەلیفە ڕاشیدیەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کێن؟ بۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمرەکات ئێمە شوێنی سنەتی پێغەمبەر و سنەتی خەلیفە ڕاشیدیەکان بکەوین؟ خۆشەویستەکانم، خەلیفە ڕاشیدیەکانی ئیسلام کۆڵەکەی دینی ئیسلامن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو مانگێک وابوو چوار ئەستێرە یان کۆمەڵێک ئەستێرە بە دەوریا بن، بەڵام چواریان ئەساسی ئەو کۆڵەکەیە بوون کە پیان ئەوترێ خەلیفە ڕاشیدیەکان. ئەوانە کۆڵەکەی ئەم دینن عینەن وەکو چۆن ئاینی پیرۆزی ئیسلام ئەرکانەکانی ئیسلام بریتین لە 5 ڕوکن. یەکەمیان شایەتمانە کە بەبێ ئەوە ڕوکنەکانی تر سوودی نییە، پاشان 4 ڕوکنەکەی تر هەموو ئەو سەقفی ئیسلامیان ڕاگرتووە بە هەمان شێوە قودوە و سەرمەشقی ئاینی پیرۆزی ئیسلام ڕەسوول اللهە لە ناوڕاستا و هەر 4 خەلیفەکە بە دەوریا. ئەم 4 خەلیفەیە خۆشەویستەکانم مژدەی بەهەشتیان پێدراوە، مژدەی بەهەشتیان پێدراوە. دا ئەصحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە یەک حەدیثە مژدەی بەهەشتیان پێدراوە. دا ئەصحابە لە یەک حەدیثە مژدەی بەهەشتیان پێدراوە. ئەصحابەی تر لە ئافرەتان و لە پیاوان زۆر مژدەی بەهەشتی پێدراوە، بەڵام ئەم دەیە بە تایبەت مژدەی بەهەشتیان پێدراوە. جابات دەکە بژمێرین لەلایەن خۆمانەوە بۆ ئەوەی بیا ناسین. دوای ئەوە 4 خەلیفەکەش لەناو ئەو دەیایە. یەکەمیان لەوانەی کە مژدەی بەهەشتیان پێدراوە پێغەمبەر ئەفەرمێ ئەبوو بەکر فی الجەنە، پاشان ئەفەرمێ عومەر فی الجەنە، پاشان ئەفەرمێ عوثمان فی الجەنە، پاشان ئەفەرمێ عەلی فی الجەنە، پاشان ئەفەرمێ زوبەیر فی الجەنە، پاشان ئەفەرمێ طەلحە فی الجەنە، پاشان ئەفەرمێ عەبدوڕەحمان بن عەوف فی الجەنە، پاشان ئەفەرمێ سەعد بن ئەبی وەقاص فی الجەنە، پاشان ئەفەرمێ ئەبوو عوبەیدە فی الجەنە، پاشان ئەفەرمێ سەعید بن زەید فی الجەنە. ئەم دە کەسە لە ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە یەک حەدیثە ناویان براوە. خۆشەویستەکان، چوارەکەی یەکەمیان کە بریتین لە ئەبوو بەکری صدیق عەبدوڵڵای کوڕی عوسمان کە ناوی عەبدوڵڵای کوڕی عوسمانە. طبعا ئەم دەیە کە ئێستا عەرزمکردن هەمویان لە بنەماڵەی لە قوڕەیشن، هەمویان لەوانن کە لە سەرەتای ئیسلام و ئیمانیان هێناوە. ئەبوو بەکری صدیق یەکەمیانە کە ناوی عەبدوڵڵای کوڕی عوسمانە. ئەم سەحابە بەڕێزە وەزیری دەستەڕاستی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، یەکەم کەسە ئیمانی هێناوە بە پێغەمبەری خوا لە پیاوان. یەکەم کەس لە ئافرەتان کە ئیمانی بە پێغەمبەر هێنا کێ بوو؟ دایکی ئیمانداران خەدیجەی کچی خۆیلد خێزان، یەکەم خێزان و یەکەم هاوسەری ڕەسوول الله صلی الله عليه وسلم. ئەوە یەکەم ئافرەت بوو. یەکەم پیاوان ئەبوو بەکری صدیق بوو. یەکەم مناڵیش عەلی کوڕی ئەبی طالب بوو. یەکەم یەکیش لە کۆیلەکان لەوانەی کە کۆیلە بوون ئیمانیان هێنا زەیدی کوڕی حاریثە بوو. خۆشەویستەکانم، ئەبوو بەکری صدیق پیاوێکی گەورەی قوڕەیش بوو، یەکێک بوو لە دەوڵەمەندەکانی قوڕەیش. زۆر هاوڕێی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم، پێغەمبەری لە نزیکەوە ئەناسی. بۆیە کاتێ پێغەمبەری خوا پێی ڕاگەیاند کە وەحیم بۆ هاتووە، یەکەم کەس کە باوەڕی بە پێغەمبەر کرد ئەو بوو، وە قەت لە ژیانیان لە گومان نەبووە لە یەک فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. هەر لەبەر ئەوە پێی وتراوە ئەبوو بەکری صدیق. ئەوە یەکێکە لە ڕیوایەتەکان ئەڵێن قەت ئەبوو بەکری صدیق قەت نەیوتووە بۆ کەی چۆن بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. کاتێک کە لە شەوی ئیسرا کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای تەعالا شەوڕەوی پێکرد لە مەککەوە بۆ مەدینە لە ماوە یەک لەحەزاتە، یەک لەحەزات. ئەڵێ قوفلی دەرگاکە کە پێغەمبەر ماوەی بەجێهێڵا قوفلەکەی ئەجوولایەوە، بەجێهێڵا یەشتان هاتەوە قوفلەکە ئەجوولیایەوە. قوفلی دەرگاکە بە یەک لەحەزات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەککەوە ئەچێتە بەیت المەقدس. بۆیە بەیت المەقدس قودس پیرۆزە، پێ ئەوترێ مەسرای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئێستا فەلەستینە. بۆیە جاران حاجەکان لەگەڵ ئەوەیە ئەچوونە مەککە و مەدینە ئەچوونە قودسیش. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم نوێژکردن لە قودسا لەوێ بەقەدەری 500 لە مزگەوتی ئەقسا بەقەدەری 500 یەک ڕکات بەقەدەری 500 ڕکاتە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەوڕەوی پێکرا لە مەککەوە بۆ بەیت المەقدس کە شوێنی زۆربەی پێغەمبەرەکان بووە. لەوێشەوە یەکسەر بۆ ئاسمان بەرز کرایەوە، پێشنوێژی بە پێغەمبەرەکان کرد و خوای تەعالا پاشان بەرزی کردەوە بۆ ئاسمان. ئەوە بوو لە ئاسمان خوای تەعالا ئیتر کەس لە بینی ئەو خوایە نەما
لبيني او خوايا بس پردەیەکە خوا وعدی داوە لەم دنیا کەس خوا نەبینێت نایبینێت هەر توانای چاوی تو هیچ توانایەکی نییە بۆ بینینی خوا لە قیامەتا خوا ئەبینرێت چونکە هەموو شتەکانمان ئەگۆڕێت لەم دنیا تحمل ناکە هیچ کەسێ ئەگینا پێغەمبەری خوا یەکەم کەسە بوو کە خوای ببینایە لەگەڵ خوای پەروەردگارە ئەدوێ وخوای تعالی یەکێ لەو شتانەی کە لەوێ بە پێغەمبەری ڕاگەێنە نوێژە یەکەم جا نوێژ لەسەر پێغەمبەر فەرز کرا لەوێ جا هەر ئەو شەوە کە دێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ بەیت المەقدس لەوەی شەوە ئەگەڕێتەوە بۆ مەککە کاتێ سبەی ئەمەی باس کرد کاتێ سبەی پێغەمبەری خوا ئەمەی باس کرد طبعا ئیتر قوڕەیش وەکو چۆن بڵێ ڕۆژی وایان دەست نەکەوتووە بۆ دژایەتیکردنی پێغەمبەر یعنی ئەم درۆ ئەحبرە لەم درۆ يعني بيك شو تقول لي برويت ايوه لي برويت اسمان يعني دس يعني كتب هراي خويا طبل يعني ليه ذا بحنا وحمو مكيا وبدوروا بريا ابو بكر لما الله هر الرياقا كهاتي هاتو خبر عن بيجيان وتيان ابو بكر او الرياكات كباورد في كردو شوني كوتوي قورترين دروي كردوا وتي تشيوتو وتي اليت من ام شو في شو رايم في كراوه اسرام في كراوه لما كوا بۆ بەیت المەقدس لەوێشەوە بۆ ئاسمان و بۆ سەرەوەی حەوت طەبەقەی ئاسمانەکان و پاشانیش هاتمەتەوە هەر ئەو شەوە وتی جا ئەو توێتی وتیان ئەوە بڵاوە خۆی هەموو عالەم بیستی گوێی لێ بووە وتی دەی تەئکید وایە و ڕاستەکە تیان ئابرا تۆ چۆن باوەڕی پێکەی وتی من لەوەش گەورەتر باوەڕم پێ کردووە لەوەش گەورەتر باوەڕم پێ کردووە من قەناعەتم وایە هەموو شەوێک هەموو ڕۆژێک وحی بۆ دائەبەزێ لەلایەن خوای پەروەردگارەوە ئەوە چییە أبو بكر الصديق بوو ناودرا أبو بكر الصديق أبو بكر الصديق هاوڕێی پێغەمبەر بوو صلى الله عليه وسلم لە کاتی هیجرەتەکەیە کە ڕۆیشت بۆ مدینە لە مەکە بۆ مدینە أبو بكر الصديق پێغەمبەری خوا ئەفەرمێ صلى الله عليه وسلم هیچ کەسێ لە ئومەتی ئیسلام ئەوەنەی أبو بكر الصديق منەتی نییە بەسەر ئیسلامە چونکە أبو بكر سێ جار خۆی ئیفلاس کردیە یەک دیناری نەیەڵاتۆ هەمووی کردێتە قوربانی دینی ئیسلام سێ جار أبو بكر پیاوێکی دەوڵەمەند بوو هاتە سەر سفر دوای ئەوە خوای تعالی دەوڵەمەندی کرد هاوردی هاتۆ سەر سفر سێم جار دەوڵەمەند بوو هاتە سەر سفر لەبەر خاتری خوای پەروەردگار لە دوای پێغەمبەری خوا ئەو ئەبێ بە خەلیفەی مسلمانان حتا لە کات نەخۆشیەکەیە پێغەمبەری خوا ڕازی نابێ یەک کەس بچێتە پێشنوێژی هەتا عومەر ئەچێتە پێشنوێژی ئەفەرمێ واللهی نە خوا ڕازیە نە پێغەمبەری خوا ڕازیە نە مسلمانانیش ڕازین ئیلا ئەبێ ئەبوو بەکر بچێت عومەر ئەگەر ڕەنە دواوە ئەبوو بەکر خاتە پێشنوێژی نابێ إلا أبو بكر بيبشت هموتان درجا كان داخن كروي هالنا ومزجوت إلا درجا مالي أبو بكر نبي بويا لفاش في غمري خوا كوفاتك يكسر مسلمانان بيعد بأبو بكر الصديق دن أبيبا خليفي في غمري خوا صلى الله عليه وسلم يا كم خليفي في غمري خوا أبو بكر الصديق دو مانو عفوا دو صالو سي مانو شن روجت خليفايتي أكا بجوان ترين شيوع خليفاتك هر أويك في غمري خوا صلى الله عليه وسلم كذي أيش أوي جاب جاكت بالضبط أم في هذا الرزاء عين نوكو في غمري خوا شون تمني لا شستو سيصالي وفاتك أبو بكر الصديق لا شستو سيصالي وفاتك أو أجرته ولا يقاي پروردگار لفاش أو عمر كوري خطاب أكريبا خليفة مسلمانان برا باش كردني أبو بكر لقلك وملك يزور لا لصحابة كان في غمري خوا صلى الله عليه وسلم عمر كوري خطاب خوش يسكان لصالي بينجي كوتشي إلا لصالي بينجي في غمرايتي أبي بمسلمان عمر كوري خطاب يتك لو بيوانيك قريش برلا إسلام هر كاريكي زور جرينجي بوايه مثلا بو أوي وفديت بنيريت شاو صورة كروبي لما نعمر دوج من كان عمر يعني أنا عمر بيابكي كلاجتو بتوانا بوا ببوني أو بإسلام مسلمانان لا أشكنجي كافر كان رزقال يعني بو في غمري خاص الله صم دعاك كخوي تعالى هدايتي يكر لدو عمر كبدا أبو جهل وعمر كوري خطاب شو كأوانا زور أعزاري مسلمان أنا أدا كاميان خير ترى خوي تعالى هدايتي أنا بدا خوي تعالى هدايتي عمر كوري خطاب ده كعمر بوا مسلمان بوا إسلام مسلمان زور دليان خوش بو زور دليان خوش بو عمر كولكيكي جوري ديني إسلام بو وزيري دست شبي في غمري خوابو صلى الله عليه وسلم دائما في غمري خوا صلى الله عليه وسلم ناوراز بو أبو بكر زور جار نرمونياني أنوانت عمر كوري خطاب تندو تيجي يعني دائما وكو شون بلاي لاني إنا كبو قوة كبو لاني حكمته نرميا كيش زور بيجار لأبو بكر أبو بويا كاتيك أبو بكر عمر هلا بجري أبو خليفاتي صحابة كان أترسن أنا أنتو عمر خليفاني يقش ماني فوتان دي عمر خليفاني يقش ماني فوتان دا دابا بيبا خليفة عبيت شو كي فرموينا
ڕاستە عومەر ئیسە وایە بەس کە ببێ بە خەلیفە لا وەکو من نەرمە بێتەوە بالفعل عومەر وای پێ هاتوو شەو خەوی نەبوو ئەگەڕا ماڵ بە ماڵ کۆڵان بە کۆمەڵان ئەگەڕا بزانم کێ نەخەوتووە لە برسا کێ کێشەیەکی هەیە کێ خەمیەکی هەیە کێ پەژارەیەکی هەیە ئەلەو بارەوە بابەتەکان زۆر درێژە ئەڕوا مەسەلەن جاری وا هەیە پیرێژنێک ئافرەتێکی بێوەژنە بینێ خەریکە مناڵەکانی ئەگرین ئەویش قازانێکی خستۆتە سەری ئاگر ئەوانی شەر بە دەوروبەری ئاگرین تر ئەمی شوحەرەسەکەی لەگەڵیا ئەڵێ ئەوە چیەکەی ئافرەت بۆچی مناڵەکان دوا ئاگرین ئەڵێ وەڵا هیچمان نییە بیکەم منیش بڕێ بەردم خستۆتە ناو قازانەکە بۆی ئەیان خەڵافێنم لە جاتی خواردن ئەڵێ ها ئیسە پێگا تاوەکو خەیان لێەکەوێ هەر یەکسەر دێتەوە بۆ بەیتولمال بەو شەوە ئارد لەگەڵ خۆیان هەڵەگرێ ئەیبا خۆی بەدەستی مبارەکی خۆی نانیان بۆ دروستەکە خواردنیان بۆ دروستەکە ئەیان تێریانەکە ئەمجا بەجیان دێڵێ و بە ئافرەتەکەش ئەڵێ ئەی بۆ نەڕۆیتە لای عومەر تا ئێستا شاد بکەی یعنی وەکو بڵێ حاڵی خۆت باسکە عومەر ئەگەر خەلیفە بێ ئەگەر ئەمیری ئیمانداران بێ ئەبێ ئەو لە حاڵی من بزانێ نەک من بڕۆم بۆ لای ئەو ئاڵێ ئاخر بەشکو ئەو نەزانێ ئەڵێ بێ بزانێ ئەیتر بۆتە گەورەی مسلمانان ئەو کەسەی گەورەی مسلمانان بێ ئەبێ شەو لە ناو مسلمانانە بێ لەگەڵ ئەوانە بژێ لەگەڵ ئەوانە هەڵسوکەوت بکە عومەر ئەمەی بیست زۆر بێ تاقەت و بەڕاست وتی بەیانی بێ بۆ لای عومەری کوڕی خەتاب من خۆم دێم لەوێ شایەتی بۆدم خۆ من لەوێ بینیتەوە کاتێک کە ئافرەتەکە بەیانی هات ڕۆیشتە ژوورە تەماشای کرد ئەمە ئەو زەلامەیە کە شەو هاتۆ بەلایە زۆر عەجایبی هات وتی من هاتوومە عومەر ببینم وتی من عومەرم تر ئافرەتەکە تەبعاً زۆر پەشیمانەوە بووە چونکە ئەو هەندێک قسەی کرد شەو زۆر پەشیمانەوە بوویەوە عومەر ئاوا بوو عومەر ئەگەڕا عومەر ئەیوت ئەگەر لە عێراقا عومەر طبعا لە مەدینەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم ئەیوت ئەگەر لە عێراقا لەسەر ئاوی فورات یان لە هەر شوێنێکە ئەگەر بزنێک ڕێ بکە و قاچی یعنی لارۆ بێتۆ ئێش بە قاچی بگە من ئەترسم خوا محاسبەی من بکات چونکە من ڕێگاکەیم بۆ چاک نەکردووە لا حول ولا قوة إمام عمر بعدالة مشهورة إمام عمر وتجوركاني وتشرينكاني وتبرزكاني لأمم متحدة الواسراوة يكك لو تكاني أويك لأمم متحدة الواسراوة تشي نسراوة إيوة شون خلقي أكن بكويلة لكاتك أخواب آزادي دروسياني كردوا شون خلق أكن بكويلة إخوتان لكاتك أخوي تعالى بآزادي دروسياني كردوا بوي برزان زور گرنگە ئێمە دەرس لە مەدرسەکەی عومەری کوڕی خەتاب وەربگرین هاش عومەری کوڕی خەتاب ئازیزەکانم خۆشەویستەکانم خەلیفەی سێمی مسلمانان دێ کە عوسمانی کوڕی عەفانە طبعا هەڵبژاردنی عوسمانی کوڕی عەفان بەس شێوەی هەڵبژاردن بوو لیژنەیەک دانرا لە 6 کەس پێک هاتبوو لەوانەی کە مژدەی بەهەشتیان پێدراوە خۆیان لەناو خۆیانە کەسێک هەڵبژێرن لەوێ عەبدوڕەحمانی کوڕی عەوف بوو بە ڕئیسی لیژنەکە و ئەگەڕا ماڵ بە ماڵ لە مەدینەیان زانم طبعا لە ئەخیرا لەبین دوو کەسا ماوە عوسمان و عەلی کامیان هەڵبژێرن بۆ خەلیفەی مسلمانان زۆرینەی خەڵک دەنگیان بە ئیمامی عوسماندا بۆیە ئیمامی عوسمان کرا بە خەلیفەی سێمی مسلمانان 12 ساڵ عوسمانی کوڕی عەفان خەلیفە بوو عوسمانی کوڕی عەفان لە ژەردەستی یەکێک بوو لەوانەی کە لە سەرەتای ئیسلام لە ژەردەستی ئیمامی ئەبوبەکرا مسلمان بوو عوسمانی کوڕی عەفان پێ ئەوترێت ذی النەورەین لەبەر ئەوەی دوو کچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاوسەری بووە عوسمانی کوڕی عەفان مەشهورە بە حەیا ئیسا هەر خەلیفەیەک بە شتێک مەشهورە عوسمانی کوڕی عەفان بە حەیا مەشهورە ئەفەرمێ ئەو دەسە ڕاستەی کە دامەتە دەستی پێغەمبەرەوە بەیعەتم دا پێ ئەخر ئەو کاتانە خەڵک ئەگەر بەیعەتی بە خەلیفەیە بە پێغەمبەری خوا بدایە دەستی ڕاستی خستە ناو دەستی پێغەمبەری خوا و ئەی فەرموو خوا شایەت بێ من ئیتر خیانەت ناکەم ئەڵێ ئەو دەسەی کە خسمەتە ناو دەستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو ڕۆژەوە ئەو دەسم بە عەورەتمەوە نەداوە لەبەر ئەوەی شەرمم کردووە دەستێکم خستوەتە ناو دەستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دام بێ لە عەورەتی خۆم عوسمانی کوڕی عەفان خۆشەویستەکانم بە موئامەرەی یەهود و دوژمنەکان موئامەرەیەکی گەورەی لێکرا چونکە لە سەردەمی عوسمانی کوڕی عەفانە ئەمەی کە ئێستا پێوتری عالەمی ئیسلامی زۆربەی لە زمانی ئەوا بوو بە مسلمان جێشی عوسمانی کوڕی عەفان لە بەحری لە دەریای ناوڕاست سپی ناوڕاست و کردی ئەو بەرابەرەوە ئەوروپا بۆ ئازادکردنی ئەوروپا بۆیە موئامەرەیەکی گەورەیان لێ کرد
هەر بە بەچکەی مسلمانان و بە نەفامی مسلمانان دایان بەکوشت لەسەر قورئانەکەی محاصرەی ماڵەکەیاندا طبعا بڕێ بختیانیان بۆ هەڵبەست ئەوی شەهید بابە والله وان نییە والله ئەمە گشتی بۆیان ڕوونەکردەوە سەر فایدە نەکرد مؤامەرەکە زۆر گەورە بوو لە ئەخیرە سەحابەکان هاتن دیفاعی لێ بکەن فەرمووی قبوڵ ناکەم یەک قەترە خوێن لە بەردەم ماڵەکەی من نابڕژێ وازیان لێ بێنن هاتن لە ئەوڵ ئاویان لێ بڕی نانیان لێ بڕی دەی محاصرەیان دای دوای ئەو هاتن ئەو قورئانی خوێناو بە ڕۆژوو بوو لەسەر قورئانەکەی شەهیدیان کرد بۆیە ئیمامی عوسمان بە خەلیفەی شەهید ناسراوە شەهیدی قورئان چونکە لەسەر قورئانەکە ئەڵێ قەترەیەکی خوێنی ئیمامی عوسمان دای بەسەر ئەو ئاەتەیە کە خوای تەعالا ئەفەرمێ فەسەیەکفیکەهم الله یعنی خوا بەستە بەرامبەر بە ئەوانەی کە ئەم ئیشیان کرد دوای ئەو بەیعەت درا بە خەلیفەی چوارەمی مسلمانان کە ئیمامی عەلی بوو خوای لێ ڕازی بێت عەلی کوڕی ئەبی تاڵب ئامۆزای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زاوای پێغەمبەری خوا کچی ئەخیری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خاتو فاتیمە زەهرا درا بە ئیمامی عەلی ئیمامی عەلی یەکێک بوو لە پاڵەوانەکانی ئیسلام هەر بە مناڵی 8 ساڵان یا 10 ساڵان بووە بە مسلمان و بەردەوام لەگەڵ پێغەمبەر بووە لە گەورە و بچووکی هەموو شتەکانە لە جەنگەکانە زۆربەی جار ئاڵای ئیسلام بەدەستی عەلی کوڕی ئەبی تاڵبەوە بووە یەکێک لەو جەنگە زۆر گەورانە کە عەلی کوڕی ئەبی تاڵب توانی سەرکەوتنی گەورە بەدەست بێنێ جەنگی خەیبەر بوو بەرامبەر بە جوولەکە جەنگی خەیبەر شکاندنی دەرگای قەڵای خەیبەر گەورەترین ئیشی ئیمامی عەلی بوو کە چەند ڕۆژ بوو محاصرە درا بوو مسلمانان هەر هجومیان نەکرد کوشتارێکی زۆریان ئەدا لە ئەخیرا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی سبەینێ خوای تەعالا لەسەر دەستی کەسێک ئەم قەڵایە فەتحەکا سبەینێ لەسەر دەستی کەسێ ئەو کەسە خوا و پێغەمبەری خوا خۆشیانەوێ ئەویش خوا و پێغەمبەری خوای خۆشەوێ سەحابەکان هەموویان چاوەڕوانیان نەکرد ئەو مژدە خۆشە بۆ ئەوان بێ بەڵام فەرمووی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە بەیانیە فەرمووی کوا عەلی وتیان والله ئەی پێغەمبەری خوا عەلی چاوی گل ئەکا و تووشی نەخۆشیەکی زۆر هاتووە چاوی نابینێ فەرمووی بڕۆن بانگی کەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعای سەر خوێندە سەر چاوەکانی و چاوەکانی چاک بوویەوە و ئاواکەی دا بەدەستی عەلی کوڕی ئەبی تاڵبەوە و سەرکەوتنی گەورەی مسلمانان لەوێ تۆمار کرا ئیمامی عەلی ئەم پیاوە مەزنە ئەم پاڵەوانە گەورەی ئیسلام تقریبا نزیکەی 4 ساڵ و 6 مانگ خلافەتی کرد لە ساڵی چلە وفاتی کرد لە دوای ئەو مسلمانان حەسەنی کوڕیان کرد بە خەلیفە حەسەنی 6 مانگ خەلیفە بوو دوای ئەوە ئەمجا تەسلیمی خلافەتی کرد بە معاویە کوڕی ئەبو سوفیان ئەمە تقریبا کورتەیەک بوو لە ژیاننامەی ئەو 4 خەلیفە مەزنەی ئیسلام خوای تەعالا لیان خۆش بێ و لیان ڕازی بێ و بمان کا بە شوێنکەوتەی ڕاستەقینەی ئەوان